لەگەڵ ئەوەشدا کە 29 ساڵ بەسەر هێرشەکانی ئەنفالدا تێپەر دەبێ، هێشتا پرسیارگەلێکی زۆر بێوەڵام ماونەتەوە، وەک دەگوترێت پێویست بە لێکۆڵینەوەی زیاتری بابەتیانە هەیە لەسەر ئەم دۆسەی ژەنۆسایدە لە هەرێمی کوردستانی عێراقدا. پێشڕەو ئیسماعیل نووسەر و شیکەرەوە لە لەندەنەوە ڕاستەوخۆ لەگەڵ کورد کۆنێکشنە. کاک پێشڕەو سوپاس بۆ ئامادەبوون و پرسیاری یەکەمیشم ئەوەیە زۆر جار بەرگوێمان دەکەوێت کە هێشتاش لە هەرێمی کوردستان ئەنفال نەبۆتە پرسێکی نەتەوەیی، بۆ تا ئێستا نەتوانراوە ئەنفال بکرێتە ئەو پرسە نەتەوەییە. لەم یادەیە سڵاو لە کەسوکاری سەربەرزی شەهیدان و ئەنفالکراون، سپاس بۆ ئێوەش. بەداخەوە تا ئێستا کارەساتی ئەنفال نەبۆتە کارەساتێکی نەبۆتە کاری نەتەوەیی لەسەر نەکراوە. ئەمەش وەکو هەموو مەسەلەکانی تر زیاتر مۆرچی حیزبەتی وەرگرتووە و ئەنفال کارەساتێکی ئەوەندە گەورەیە ئەگەر هی کورد نەبووە ڕەنگەی هەر میلەتێکی تر بواە نەک دەوڵەتێ چەند دەوڵەتێکی پێ دروست بکرایە. من لە فەیسبووکەکەمە لە یادی 29 ساڵەی ئەنفالا شتێکم نووسیوە، پێم خۆشە لێرەشا چەند ملاحەزەیەک هەیە دووبارەی ئەویش ئەوەیە کە من بەراوردێکم کردووە، ناچمە سەر ئەوەی کە ئەنفال چی بووە و کەی بووە و قۆناغەکانی ئەنفال و بۆچی ئەنفال بووە و ئەنفال لە چێوە هاتووە. تەنها دووسێ ملاحەزاڵێم یەکیشان ئەوەیە کە ئێمە ئەگەر کارەساتی ئەنفال بەراورد بکەین بە جینۆسایدی ئەرمەنەکان کە لە ساڵی 1950 بووە کە ئێستا 102 ساڵ بەسەر و کارەساتەیە تێپەڕ بووە، بەڵام ئێستش بەردەوام من لەوەی کە کاری لەسەرەکەن و لە وڵاتانی دنیا یەک بە و کارەساتە بە جینۆساید ئەناسێن وەکەوەی کارەساتەکە دوێنێ ڕوویادێ. هەروەها هۆڵۆکۆستی جوولەکەکان کە لەسەر دەستی نازیەکان لە شانی دووەما ڕوویە کە نزیکەی 70 ساڵێکی بەسەرا ڕوویەوە، بەڵام ئەویش ئێستا ڕەهەندێکی نێودەوڵەتی وەرگرتووە و بۆتە ئەوەی کە وەکو ئەوەی دوێنێ ڕوویابێ تەنانەت دەوری هەیە و ڕۆڵی کاریگەری هەیە. کاک پێشڕەو ئەگەر یارمەتیم بێ، ئێمە هەموو ساڵێک کوردی یادی ئەنفال دەکاتەوە لە ڕۆژی ئەنفالدا 4 ئەم جۆرە یادکردنەوە و سازدانی مەڕاستیمە تایبەتانە هیچ شتێک لە ژان و لە برینی ئەنفال کەمەکاتەوە؟ نەخێر بەتاکیت هیچ شتێک کەم ناکاتەوە. ئێمە هەموو ساڵێک بەس 4 بۆ چەند سەعاتێک ئەم یادە ئەەکەینەوە ئیتر تا ساڵێکی تر تا ساڵی ئایندە کەس باسی ئەنفال ناکە. ئەوە ساڕێژی برینی کە سوکاری ئەنفال کراوان ناکە. من ڕێزم هەیە بۆ دکتۆر فەرهاد پیرباڵ کە لێی دراوە کە لەگەڵ ئەوەیانیم هەرچیی کرد بێ ئینسانە مرۆڤە نەبووە ئەوەی بەرامبەر بکرێ، بەڵام کارەساتی ئەنفال بەو گەورەی خۆی بەقەدەر ئەو لەیانەی دکتۆر فەرهاد پیرباڵ لایک و کۆمنتی لەسەر نەنووسراوە کە لە کاتێکە کارەساتێکی وا گەورەیە 182,000 ئینسانی کورد لە ناوبراوە، 4 قەزا و 30 ناحیە وێران کراوە، 4,000 گوند وێران کراوە، نزیکەی 2 تا 3 ملیۆن سەرحەیوان و حیوان و ڕەشەوڵاق ئەنفال کراوە، سروشتی کوردستان ئەنفال کراوە، دارودرەخت کراوە، تووری کوردستان ئەنفال کراوە. بەڵام کورد ئەم کارەساتەشی وەکو هەموو کارەساتەکانی تر نەیتوانی ئیستیسمار بکاتێکی دەولی و لە کۆڕ و کۆبوونەوە دەوڵەتیەکانە لە UN لە ئەمریکا لە ئیتیحادی ئەوروپا لەو شوێنانە بە جینۆساید بناسرێ. کاک پێشڕەو ئەگەر یارمەتیم بێ، ینی بۆ خۆت دەزانی ئێزدیەکان ڕوبەڕووی ئەنفالێکی تر بوونەوە، ئەگەر هیچ شتێک هاوبەش نەبێت لەو دوو ئەنفالەدا ئەوەیە کە هەردووکیان بە دۆسەی ئاین پەردەپۆش کران. ئێستا کورد لە ژێر مەترسی ئەنفالی تردا هەیە یاننا، یا با بڵم ئەنفال مەترسی ماوە بەسەر کوردەوە کە جارێک کە ڕوو بداتەوە؟ بەڵێ من ڕەم وایە ئەنفال مەترسی ماوە و ڕەنگە لە ئایندەیە دووبارەش بێتەوە، چونکە من بیرمە وەختی خۆی کە سەرانی کورد ئەیان و جارێکی تر ئەمە بۆتە دەرس و کە هیچ کەسێک نەوێرە و ذاتی ئەوە نەکە ئەنفال دووبارە بکاتەوە. بەڵام بینیمان لە مانگی 8 2014 لە ژێ پەردەی ئاینە و داعش هات کوردە یەزیدیەکانی ئەنفال کردەوە جارێکی تر و جارێکی تر ئەو برینەی کولانەوە
و ئەمە ڕەنگە لە ئایندەشا دووبارە بێتەوە بە تایبەتی لەلایەن شۆڤێنیەکانی عەرەب و حەشدی وەتانی و حەشدی عەشائیری و حەشدی شەعبی و نازام چیتر ڕۆژ بە ڕۆژ ئەیبینین هەڕەشە ئەکەن هەمومان بینیمان لە بەرزکردنەوەی ئاڵای کوردستانە لە کەرکووک بە دۆستەکانیشمانەوە لە بەغا بە شیعە و سوننەوە بەوانەشەوە کە بەخۆیان ئەڵێن معتەدیل هەر هەمیان وەستانەوە لەبەرەوە ئەنفالی ئەوەیە کە دووبارە و سێبارەش بێتەوە. بەڵێ دو پرسیارم لەم دیمانەیەدا دەمێکە دادگای باڵای تاوانەکان داوای ئەو کەسانە دەکا کە لە ئەنفالدا بەشدار بوون گومانبارەکان بەڵام تا ئێستا دەسەڵاتی سیاسی نەیداونەتە دەست بەغدا زۆر بە کورتی پێم بڵێ بۆ لە دادگای باڵای تاوانەکان کاتی خۆی ناوی 428 تاوانباری ئەنفالی کە وەکو تاوانباری ئەنفال ناسراون و ناوەکانیان نێرا بۆ حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەمانە ئیجراعاتی یاساییان لەگەڵا بکرێ بەڵام بەداخ بۆ حکوومەتی هەرێم نەکەر گوێی پێنەیە بۆ پێشی نەپرسینەوە و بەهی شێو نەدادگایی کران ببورە کاتم نەما کاک پێشڕە و زۆر سوپاسە دەکەم بۆ بەشداریت لە کورد کۆنەکشنی ئەمڕۆدا زۆر سوپاس. بار نەکران بگرە ئێستا حیمایەشیان هەیە بە پلەی سەربازی گەورەشتە خانەنشین کراون و بەڵێ پەیامەکە گەیشت کاک پێشڕە و زۆر سوپاسە دەکەم بۆ بەشداریت. باش بۆ ئێوەش.